کچە بەنازەکەی حاکمی دوبەی مێردەکەی تەلاقدا. هەر تەنیا لە تویتەرەوە تەلاقنامەکەی بۆ ناردوو هەموو شتێکی هەڵوەشاندەوە. هاوسەرگیریە شاهانەکەیان تەنها ساڵێک بڕی کرد. میهرا محەممەد بن ڕاشدا لە مەکتوم کچی حاکمی دوبەی یەکلایەنە جیابوونەوەی خۆی لە هاوسەرەکەی ڕاگەاند. کچی حاکمی دوبەی دوای ساڵێک لە هاوسەرگیری لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر مێردەکەی تەلاقدا و ڕاگەاند کە هاوسەرەکەی تەلاق داوە. کچی حاکمی دوبەی لە تویتەر 3 جار جەختی لەوە کردووەتەوە و بە مێردەکەی وتووە تەلاقت دەدەم، تەلاقت دەدەم، تەلاقت دەدەم. میهرەی کچی حاکمی دوبەی تەمەنی 30 ساڵە. با کچە بەنازەکەی حاکمی دوبەی ناو دەبرا. ئەو لە یۆنان لەدایک بوو لە بەریتانیا خوێندن و زانکۆی تەواو کردووە. ساڵی ڕابردوو لەگەڵ شێخ مانع محەممەد ڕاشد کە لە بنەماڵەیە لە مەکتومی خۆیانە هاوسەرگیری کرد. هاوسەرگیریەکەی میهرە و شێخ مانع لە دوبەی دەنگدانەوەیەکی زۆری دروست کرد. ساڵی ڕابردوو زۆربەی میدیاکانی ئیمارات و وڵاتان باسی ئەو هاوسەرگیریە شاهانەیان کرد کە لە بەرزترین باڵەخانەی جیهان کە سەنتەری بازرگانی دوبەیە ئەنجام درا و لە یەکێک لە ڕاقیترین هۆڵەکان ئاهەنگێکی شاهانە بۆ شازادە میهرە و شێخ مانع کرا. بەڵام ئەو هاوسەرگیریە شاهانەیە تەنها ساڵێکی خایاند و جیابوونەوە. جیابوونەوەی کچە بەنازەکەی حاکمی دوبەی بەم جۆرە بوو کە تەنیا لە تویتەر ڕاگەاند و وتی هاوسەرەکەی تەلاق داوە. ئەمە شکاردانەوەیەکی زۆری دروست کرد. بە جۆرێک وەک تۆڵەکردنەوە و دەربڕینی ڕق و تووڕەیەکی زۆری کچەکەی حاکمی دوبەی دەبینرێت. بۆ پێیەی ڕاگەاندنی تەلاقدانی هاوسەر و بەکارهێنانی وشەی تەلاقت دەدەم لەلایەن ژنەوە بەرامبەر پیا و بەکارێکی نامۆ و دەگمەن و پێچەوانەی کولتور و نەریتی ئیسلام لێک دەدرێتەوە. هەرچۆنێک بێت کچە بەنازەکەی حاکمی دوبەی و هاوسەرگیریە شاهانەکەیان لەگەڵ شێخ مانع تەنها ساڵێک بڕی کرد و تەلاقنامەکەی لە تویتەرەوە بۆ هاوسەرەکەی ڕەوانە کرد. شێخ میهرە دایکی کچێکیشە لە شێخ مانعی هاوسەری وێنەیەکی خۆی و کچە بچووکەکەی بڵاو کردوێتەوە نووسیویەتی ئێستا ئێمە تەنها 2 کەسین. شێخ مانعی هاوسەری یەکێک لە کەسایەتی دیارەکانی بنەماڵەی ئەلمەکتوم و بازرگانێکی دیاری دوبەیە. بەڵام هاوسەرگیریەکەی لەگەڵ کچی حاکمی دوبەی هێندە بڕی نەکرد و تەنها ساڵێکی خایاند.